والله پێشەوەی وەڵامی پرسیارەکە جەناب بدەمەوە ئێمە لێرە تا باری باسی پرسیار بکەین ئەگەر بۆ خۆمان بکەین سوودێکی نییە بەس من لێرە حەز دەکەم شێوازەکە بگۆڕم من پەیامەکەم بۆ کاک بەختیار یعنی قسەکان ئەەکەم بەدەم خۆش دەم خۆش چی کردو بە پەنابەران کە زەختی بکەین لە ئەم حزبی حاکمە کەوا مەسەلەکە بگۆڕێت جنابی کاک نەبەز بازیانیش پرسیارەکەی وروژان مۆزوعی سیاسیە پەنابەر من تێگەشتم لەوە بەڵام ئێستا من لێرە دەریچەیەکە بینم جنابی کاک بەختیارە بۆیە قسەیەکە میوادارم بە جددی وەریبگرێت ئیشی لەسەر بکات بکاتە ستەیمەنتێ بگێتە شوێنی خۆی لانی کەم چکە بەڕاستی یعنی پێویستە پرسیارکرێت لە هۆم ئۆفیس بەڕێزان جنابتان ستەیمەنتی ئامادەکەم پرسیار بکرێت بۆ سوودێکی یعنی سوودێکی بنووسن کە پەنابەر بۆ ساڵێکە بێ لە ئەوتێدا بمێنێتەوە 2 ساڵ بمێنێتەوە چ سوودێکیانەیە بۆ ئەم وڵاتە ئێ باشە بۆ ئێوە کە پەنابەر واقعە فاکتە دەوەرن سوود لەم واقعە ببینن چیان لێ بکەین باشە کاک سەید بەڵێ وەرن کاکە کارتی ئیشیان بدێ ڕوخسەتی کارکردنیان بدێ تا لە یینەکان لە پرۆسایە ئێوە وەرن سوودیان لێ وەرگن لە کاتێکا مامۆسایتیایە مهندسیتایە دکتۆریتیایە ئەوەی تایە ئەمامە شتێکی زۆر باشە بۆی کە ئەو سیستمە کۆنە لا ببرێکە ئەوانی کە شۆرت ئەکیپایشن لیستن شمولی ئیشکردنەکەن بەڵام ئەوەی کە کەسێکێت ئێرە هیچ نازانێت بۆ نتوانیشکە لە کاتێکا لێرە فامەکانی بەریتانیا چەند جار ئەگە دەریان بۆ کردەوە کە هێزی کاریان پێویستە ئەمە ئەکرێت سوود لەو هێزە کارە ببینین کە گۆمی خواردێتەوە لە وتێلەکان کە بە دەیان هەزار پەنابەر ئەخەمڵێن لێت ئەمە لە لایەکەوە لە لایەکی تریشەوە باسی جەنابەت باسی ناردنەوەی پەنابەرت کرد خۆی بڕواتەوە بێگومان ئەمەش هەندێکن لە کۆی 100,000 پەنابەرە لە کۆی سەدان دەیان هەزار پەنابەرە ئەکرێت سەدان پەنابەریش بێت وەکو چاولێگەریەت وەکو تەقالیدیەت وەکو ئەوەی کە ئەوێت چێژلای پێ بکات گۆڕانکاری لە ژیانەکە بکات بزانێت چۆنە ئەم برادر نمونەی زیندومان هەبوو بەڵێ بڵێ باوکاری جەنابی حاجی عایلەیەک ڕۆشتنەوە نردمانەوە بە یەکۆی شکارەکانمان بۆ کرد حتا قسەشیان بۆ کردوین لە مەتار بەس بڵام نەکردەوە هێشتا چکە بۆ بڵام نەکردو تەسەوورکە هەستمە کرد و عایلە بڕیارێکی دروستیان نەیەوە ئێستا پاش 4 ڕۆژ ڕۆشتنەوە کاک سەید بڵێ وەڵی کوڕەکەم بەتەمایە بێتەوە حیفیشم لێ دەبێتە یا بینێرمەوە وتم بەخوا وردەوەتە تێ بێتەوە خێزانەکەی شێڵە چی وەڵام منیش دڵم نایەگە پیاوەکەی بینە باوکی فلان کەسی دەڵێ بەتەنیا دەڕۆمەوە لەگەڵی بەخوا من جەڵێم لێ ناگەڕێمە بێ هەمووان پێکەوە بڕێنەوە با بەموتان پەشیمان جامە بەستەکەمەوەی خەڵکانێکی ژەن یان نازان بۆ چییە لەنا ئەو ڕقم ئەو ژمارەیە ئەمە باسی ناردنەوەی پەنابەر من زیاتر پەیامەکەم بۆ بکە هەموو شتێک کاک بەختیار بتوانێت بیکات تکایە بیکات تکایە پێیان پەنابەران بگەێنە یعنی پەنابەران دایمەن لە منە پرسنەوە کاک سەید بە تایبەتی تر لە ئیستەیە پەنابەر ئەگیرێت ئەبرێنە دیپۆرسنتەرەکان بە مانگ لەوێ کیپەکرێن و ئەوە ئەکەن دوای ئازادیانەکەن یعنی ئەگەر دیپۆرتیانەکەن بۆ ڕایانەگرن ئەگەر ڕایانگرتون بۆشی ئازادەکەن بەڕاستی یعنی حەقە سیستمی پەنابەری سیستمێکی شکست خواردووە لە بەریتانیایە پێویستە دووبار هەموار کرێتەوە یعنی من ئەمویست پەیوەندی بە جەنابتەوە بکەم و بە تایبەتی یعنی کە بکرێت ئێمە بچین لای نوێنەری هۆم ئۆفیس کە ستەیمەنتم ئامادە کردووە و دڵنیام ستەیمەنتی جەنابەت بەهێزترە بێ و هەموو بەڕێزان بەهێزترە بێ بە هەمومان ئەم پانێڵە لەگەڵ هۆم ئۆفیسا بکەین بۆ جارێکی تر یعنی بەڕاستە خۆ پەیامەکان بگەێنین شتە دروستەکان شتە حەقەکان شتە گۆڕانکاریەکان نەک تەنها ڕسمێک بێت و قسەیەک بێت و بڕوات و بێ بە تاریخی کە شتێک بێت بێتە هەواڵەکان کەناڵە ئینگلیزەکان باسی بکەن من دڵنیام هۆم ئۆفیسیشی لەسەرەکە دڵنیام کە لەبەرەوەی کە ستمێکی بڕۆکداونە بەڕاستی هەر زۆر شکست خواردووە بابەت لە 2009 ئەڵێ خەڵکە نوێری بۆ ڕوەدا نەیان نار بە ملیۆنان پاوانیان سەرف کرد نەیان نار هیچیان نەکرد ئێمە ناڵێن بیدێرن مەبەستمەوەی بڕیارەکەشیان دروست نییە یعنی خۆیان کەوتون تەنگەشەوەی نازان چۆن لێ دەچن چاوەڕ زۆر تینون بۆی کە کاک بەختیارێک بێت لەوێ نیە پوشێکیان بکات ئەڵتەرناتیڤێکیان بۆ بدۆزێتەوە بۆیە ئەڵتەرناتیڤی باش لای ئێمەیە شکە ئێمە نەخۆشەکانە بینین ئەڵێ 100 حەکیم بەقەی دەردەدارێک نازانێت باشە من خۆم مرافقی ڕەفیقم کردووە کە کەسێکی نزیکی خۆم بۆ 3 ساڵ 4 ساڵ کە نەخۆش بووە لە بوارێکە ئیسە لە بوارەکو دکتۆرم لاتووە بۆ ئەکسپیرینسم بەیاکردایە ئەمزانی لە چیوە توش بووە ئەمزانی چارەسەرەکە چییە حەبەکان چییە ئەگەر لە بوارە لێم پرسیت ڕەگەڵی دکتۆرم دکتۆریش نیم لە کاتێکە بۆیە ئێمە دکتۆری چاکردنەوەی ئەم سیستمە شکست خواردوین هیوادارم جەناب کاک بەختیار هەوڵێک بدات بەڕاستی هەرچەند ئەمە وەرزی هۆڵیدەیە و بەڵام ئەگەر جەنابتان بتوان بکەن ئەوە زۆر باشە وەکو ناتوان پانەڵی دروستکەن لانی کەم ستەیمێنتی ئامادەکەن و
بیلیارد نەسەرەوە دەستان خۆش بێ من هیچ کەم نییە خۆش بێ پێش هەموو شتێ بێ بزانین ئەم فۆرمە لە چیوە سەرچاوێکی تۆ لە چیوە هاتووە سەرچاوەکەی بزانین یەکێ سەرچاوگرنگەکانی ئەمەیە شکستی ئەم حیزبێک دەسەڵاتە کە 12 ساڵە سەر حکومن دوای ئەو شکستەیەنان شکستی برێگزێتیان کرد یەکێ لەو مەجانەی کە وتیان برێکسیت ئێمەیکەین وتیان ناوین پەنابەر بنایە بێتە وڵاتە ئەوە بوو لەوەشیان سەری نەگرتووە تا ئێستا پەنابەر زۆرترین ڕێژەی پەنابەر هاتووەتە وڵاتە لە پار و پێرار و حتا ئەم ساڵیش ڕێژێکی زۆر بۆیە بۆی لە هەڵبژاردنەکانی داهاتووە ئەوە بیرمە لە شارەوانەکان هەڵبژاردنی شارەوانەکان لە ماوەی پێشوە نزیکەی 1000 شتێک کورسیان نەدەستداوە لە هەموو کانسڵەکانی بەریتانیا ئەو ڕێژێکی زۆر لە هەموو کانسڵەکان 1000 شتێک کورسیان دادا وازم 1050 بەرەو سەرە کەواتە ئەوان هەست بەوەکەن کە شکستێکی گەورەیان هێناوە هاتن کۆمەڵی شتکە لەگەڵ پەنابەرانە بۆی بەڵانزۆرگن سەرەتا ئیشەکانیان لە ڕێی چی و سترێز و پەنابەران دروستکەن یەکێ لەوانە پێنەدانی خانوو بۆ پەنابەران بۆ نمونە لەو شارەی من لە ێژیم ئەگەر نووسنگەکان بگەڕێ هەر نووسنگەی زیاتر لە 40-50 خانوودانەوە بکرێت لێ بە 650 فیز دەتوانێت پەیوەندی بە هەموو خانووەکان بگرێت سێ وتێلی لێ هەر وتێلی 100 نەفەری لێ ئەتوانێت هەر هەموو خانووی بەدابین کات بۆ نایکات لەوەی لە شارەکەیەوە نەبێت لە شارەکەی من هەیە بە گەرنتی با فیزی پەیوەندی بۆ منەکات سترێس خانوویان ناداتی هەرچەند پارێکی زۆر لەسەرەکەوێ کولفەکەی زیاترە بەڵام ئەمە سترێسی بە دروست دەکات بابەتێکی تر ئەوە بوو بابەتی ڕۆندان هێنا وڵاتی سێم ئێمە پەنابەران نێبنەوە لەو تاریخەوە 28/6/2022 ئەگەر هەر کەس بێتە وڵات هێمێنێن بۆ ڕواندا بۆ وڵاتی سێم ئەوانە بەڵام دەڕووی مافەکانی مرۆڤ بە خۆتەزانیەوە سەری نەگرت لە محکەمەی بەریتانیاش بردیانەوە بەس لە ئەوروپایان بردەوە بۆ چکار ڕواندا بۆ نمونە باسی ڕواندا یەکێک لە وڵاتانەی کە پێش شەڕی ناوخۆی تیا بوو زیاتر لە 30 ساڵ شەڕی ناوخۆی تیا بوو نزیکەی ملیۆنێک کەس کوژراوە باشە حتا دوایین قسەکرا ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی ئەڵێت ڕواندا و نەفرانەوە دەگرێت لە مستەقبەلا بەکارێنیان کە بە ئەسکەر شەڕی دژی کۆنگۆ وڵاتەکان دراوسێ پێەکە بۆیە تەواو ئەو لەوە شکستیان هێنا یەکێتر لەو سترێسانەی کە بۆ پەنابەران دروستیان کردووە پێدانی کارتی ئیش ئەیداوە پەنابەرە لە بۆنی ئیشکی مافیش کردوونی ئێستا و برای منەوەتە لێرەیە کەسی تر هەیە کاتی ئیشی پێڵە کاگەڵام چیشێکی پێ ناتوانێت ئەڵە بە ئیشی پرۆفشناڵی پێوەکەی کاروا لە کوردستانەوە هاتووە لەگەڵ ڕزمان شوانە ئەوەیە نەی خوێندوە تا سی سەرەتایی خوێندووە ئەمیشە پرۆفشناڵی پێوەکەی حتا لەوشی زۆربەی مەژزانکۆمان تاوا نەگە پرۆفشناڵ کەواتە ئەم کار ئیشە سوودی چی بوو لە هەمان کاتە کە ئەو کاتە ئیشە ئەدا پەنابەر و بۆی نییە ئیشکا ئەچێ کرێکاری هەندیە باشە ئێستا هینێکیان هەیە ئەگە بزانن سەرۆکی وڵاتە سەرۆکوەزیران وڵاتە لەگەڵ وەزیری ناوخۆ کرێکاری هەندیانن لە وڵاتە ئیشی پێەکەن یاخود بەڕێگەی خوێندنیان لێرە ئیشەکان ناخوێنن ئەوانە لەو بابەتان ئەمان هەمی سترێس بوو دوایەوە لە کۆتاییدا یاسایەکیان دەرکەوتیانەوانی کە دوای 28/2022 نە وڵاتەوە ئیقامی 5 ساڵی وەرناگرن 2 ساڵیانە دێن بۆیان نییە مافیەوان نییە ژن بهێن بۆ وڵاتە مافیەوەیان نییە سەفەر کانترابڵ کە من وەرناگەن کۆمەڵی سترێس هەموو پەنابەران دروست کرد هەمووی کەوتە کەمتەرخەمیانە بەڵام ئەوەتە خۆشبەختانە لە مانگی ڕابردوو سەید جەماعەت پیاوانە یاساین ئاگادارن هەڵەشایەوە یاساک هەڵەشایەوە ئەوەش سەری نەگەر هەر یاسای خۆیان بوو یاساگە سەری نەگەر ئەنجا بابەتێکیان هێنا ناوە ساڵی 2021 بابەتی تاگوتیان هەر کەسی بێتە وڵاتی من تاقی نەخاشی لە ماڵی خۆیان بێ دانیشێت نابێ ئیشکار نابێ ئەوانەکە ئەوەش هەڵەشایەوە ئەنجا بابەتێتر هاتە ناوە ئەویان لێسەرنەوەی جنسێ بۆ کەسانێک کە وەکو ئێمەش جنسێ بەریتانیان وتیان ئێمە یاسایە دەرەکەین هەر کاتێ بمانەوێت جنسیت لەو کەسانە وەرەگینەوە کە بەبێ ئەوەی بخۆی بزانانی ئەین تۆ بەیان تکتی بڕێەوە چیتە ماتار سەفەرکەی سیرەکەی ئەوە کاکە تۆ بوونە سەفەری وزاوت نۆتیسوا بوو وزاوت نۆتیس یان نۆتیس تێبینی دەست خۆش ڕوونکردنەوە نایە ئەچتە ماتار بلیتی پێ پاسپۆرتی بەریتانی پێ ئەڵێ بە یارمەتی تۆناتوانانی سەفەرەکەی تۆم ئیقامەت نییە تۆ جنسیت نییە ئەمە مشتومڕێکی زۆری لێکەوتەوە لە پەرلەمان تو زۆر سەری قسەگەم بۆ فریا دەست خۆش بێ بەڵام لاخەکەەوە سەری گرت سەری گرتووە بەڵام سێژ هەر لە هاوس ئۆف کۆمۆنە یان بە تەواوی نەکراوە بە یاسا دوای ئەمانە هاتن سێرەکان کۆمەڵی کەسی ڕاوێژکاری پرۆفشنانە بانکەوتیان کاکەن لەگەڵم وەزعایمە دەرناچێت ئەبێت چی بکەین هاتن بیانوتیان دۆزیوە بۆی چارەسەری مازەکانی کە لەو بیانەوە ئەم فۆرمە بوو ئەم فۆرمە بوو کە فۆرمێک بۆ نێرە ماڵە و کۆمەڵی پرسیار لێ کاسی چل پرسیارە ئەگەر تۆ بەڵگەی تەواو بدەیت ئەتوان ئەوانی خامە بدەنە بەبێەوەی ئینتەرویو کرێت بۆچی مشکلیان چییە یەکەم کەی زۆرتیان کەمە
ئێستا لەم نزیکانە لە شاری ستۆکۆنترێنت ئەوانەی کە نوێرن لەوێ لقێکی هۆمۆفیزەکرێتەوە لەوێ لە هەموو بەریتانیاکرێ بە 18 شوێن 3,000 کارمەند لەوێ وەکو کێزوەکە دامەزرێن بۆ ئیشەکانی پەنابەران زیاتر ڕایی بێت 18 شوێن لە بەریتانیا باشە و ئەم فۆرمەش لەم داوای ئیشەکات بۆ ئەوەی ئەو نزیکەی 140,000 بەرەو کەس ینی پەنابەر لە وڵاتە کەسەکانێک لای نەکراوەتە بۆەوەی کاریگەری دروستکەن هەم بە ئەو شوێنان 18 شوێنی هۆمۆفیز هەم ئەو فۆرمە زۆربەی ئەو پەنابەرانێک لای بکەنەوە جا زۆر پرسیار سەرم فۆرمە کرێت کات هەیە تۆزە بە سەرعی باسیکەین ئەمە زۆر گرنگە ئێستا هەمهەمەیە هەموو بێئەکا و ژینگەکە لەم شار و لەو شار و 2,000 پاوان و 3,000 پاوان من ڕۆژی وایە 38 نامەم بۆیە خۆم وەکو کاک سەعید کاک کۆمەڵی کوردی ئێمە پروفمان هەیە لەگەڵ ئەم پیاوە هاتە لای خۆمان پێوجین حەزەکەم لە دەمی خۆتەوە گوێمان لێ بێت کە باسی بکەی لایف ئەوەی کە من ڕیکۆردم لایە دوێنێ پەنابەر تەلەفۆنی بە کوردومەڵێ پەیوەندیم بە کەسێک کردووە لە بێرمنگام داوای 2,000 پاوانی کردەوە پەیوەندی بە کەسێک ترک داوای 1,300 پاوانی کرد بە ڕیکۆرد سەڵ دەکەم لای ینی ناوەکانیشی پێوت مەزام کیان لە بێرمنگام و لە مەنتیقەی ئێوەیە بەهەرحاڵ با بە کورتی باسی ئەو فۆرمە بکەین چکا پرسیار زۆر ئەکرێت لەوە چەند پیاوانیش زۆر باسییان کرد لە شۆسیامیدا خەڵک بیستێتی بەڵام هەر تۆزێ جای هەوەندی حسابینەوە ئەو فۆرمە چی بۆ کەسانێک کە تەمەنیان لە 100 ساڵەوە بێت عێراقی یاخود ئێرانی بن پێش 26 2022 بنە وڵاتە لە هۆمۆفیسەوە نامەیە ئیمێڵێکی شتێکیان بۆ کەیسیادیان بۆ بێ و ئان پڕی بکەنەوە جا زۆربەی پرسیارانی کە دروستە بێرە سەری یەکێڵێ کاکە من شمول مەکا بۆم نەهاتوو بۆ بەڕێزانەی کە بۆیان نەهاتووە هەتاکو 14 حوتی 2023 ئەو فۆرمە هۆمۆفیزە نێرێ بۆ هەموو ئەو کەسانە نەفەری وا هەیە دوێنێ نامی بۆ نەرم کاگارام 4 جار لە ماوەی 20 ڕۆژە 4 جار ئیمێڵم ناردووە من ئەو فۆرمەم بۆ نەهاتوو من دڵنیایەکەمەوە لە سەدا ئێمە خۆمان فۆرمەکەمان دانا و کۆمەڵی کوردی هاوکاری زۆر خەڵکمان کردووە بۆ مام کڕۆ کاک سەید مامۆستا ئاگادارن بەڵام بڕوا بکەن لە 195 بەو ئیمێڵە ئەو فۆرمەی بۆ نایێت ئەبێت تا 14 حەوت چاوەڕێ بکەن هەندێک جار ڕووی داوە بە سوتفە ئەمڕۆ ئیمێڵەکە ناردووە بە سوتفە بەیانی تۆ ئیمێڵەکە بۆ هاتۆ یاخود پۆستێکە بۆ هاتۆ پۆستەکە بەڕێداوە ئاخیر وەخت کاتەکە خۆی 30 day working days ینی شەمێکشەمە حساب ناکرێت ئەگەر وەرەگری نزیکە 40 ڕۆژێکا بەڵام ئەگەر ڕۆژانێ تەرکین 30 ڕۆژی سافیە منێت 30 ڕۆژ دەیتلاینی ئەم فۆرمەکە پڕەکرێتەوە کێ دەیتلاینەکەی مهمە تەنها 30 ڕۆژە نابشترا زیاتر هەیە لە دوای 14 حوت کەس بۆی نێپڕیکاتەوە نه هەتا 14 حوت هەتا 14 حوت فۆرمێ بۆ نمونە تۆ ئاخیر کەسی 14 حوت فۆرمە ئەو کەسە هەر پێش 14 حوت بۆی نەهات ئیمێڵە کات نووسراوە ئیمێڵەکەم ئەبێ ئیمێڵ بکە باسی ئەو ئیمێڵە ئەگەر ڕۆشتە ناو جەنگەوە جەنابی کاکبەرکار باسی کرد ئەو هەموو هیدایان هەیە ئەو هەموو ئەدڤایسیانی هەمووی ئیهمال و یانی ڕۆدا هۆمۆفیس لەگەڵ ڕێزمان بۆ جەماعەتیانی بێسەروبەرەیەکی پێوە دیارە هەمووتان نەزانم بابەتە یعنی هۆمۆفیس زۆر بەرسەبەریراوە کۆمەڵی یاسادارەکە خۆی یاساکان تەبییر ناکە کۆمەڵی ئێستا بۆ نمونە من کەیسم لایە کوڕێک تەلەفۆنی بۆ کردم خوار 18 ساڵە کەیسادی واتوە بێژگەوە ئەنتەرڤیو کراوە بۆشی هاتووە ئەنتەرڤی کراوە بۆ هاتووە برادرێتتر ئەڵێ کەس ئایدین بۆ هاتووەتەوە لە هەمان ڕۆژدا ئەنتەرڤیو بۆ هاتووە ینی بەڕاستی بێسەربەرەی لە وەزارەتی ناوخۆی وڵاتە زۆر بێسەربەری پێوە دیارە لەگەڵ ڕێزما قسە پڕژینە قایم ئەم شتانە ڕوویداوە ئێستا من هەمیلانە بە ڕیکۆرد ینی بەپێی یاسا شمولی ناکات بەڵام بۆی هاتووە من هاتوومەتە وڵاتە بە ئیجازی کاگەرام هاتوومەتە وڵاتەوە بەس خۆمم ناوم ئەوەیە ژناڵەکەم لە کوردستانە فۆرمەکەم بۆ بەناوی خێزانمەوە خێزان لە کوردستان لە کوردستان خێزانیشی تەلەفۆنی کاک سەید بنای ماڵناڵەکەم داوا بەناوی وا ناتێتەوە ئەوە چی بکەم بەسمەوەی کاسەی دەسۆڵێ جا بابەتی لەسەر فۆرمە ئەگەر کات هەبێ باڵگە هەتاکو ئێستاەوەی من بیست بێتم لێرە و لەوێ 3 کەس ئیقامەیان وەرگرتووە بەم فۆرمە هەر ئەو 3 نەفەرە دوانیان ئێرانی بوو یەکیان عێراقی بوو هەر 3 کەسیان بەڵگیان ناردووە یەکیان برادر ئێرانی بووە هەوی سەربازی ناردووە شوناسنامەی ناردووە ئەوانەی عێراقیش ناردویانە پاسپۆرتیان ناردووە ئەوانە وەریانێتەوە بەڕاستی من وەکو ڕێی خۆم ئەگەر هەڵە نەبم لە مستەقبەلای بینی چی ڕۆدا یعنی تۆ نەی سەرمێنی خەڵکی عێراقی یاخود ئێرانی بانگەکرێت بڕوا بکە یان ئەنتەرڤیو بێتەوە دوایەوە یان ئیمێڵەکە بێتەوە دوایەوەڵێ
زەحمە نەبێت چی بەڵگەیەک لای ما بنێرن بالتأكيد يعني لە بێژنگی بنپاچکەنەوە بە کوردیەکەی بیسەرمێ کە تۆ خەڵکی عێراقیان ئێرانی خەڵکی وڵاتی نیست خۆ تزانن لە کاری شەڕی سووریا خەڵک هاتە ئێرە کوردی لای خۆمان دوای خەڵکی سووریان کوردی ڕۆژاوە عەرەبی زانی خەڵکی بادی نان بوو ئەوە خاڵێ جا بۆیە بۆ ئەو برابە ڕێزانە ئەوانەی سەر نەفەر هەیە لە وڵاتە پاسپۆرتەکەی پێ کاتی نیشتمانی پێ عێراقی نایدا ئەڵێ پرسیارم کردووە لە مێنێرن محامیڵێ مێنێرن هۆکار چیە کە نێنێری نازانێت محامەکەش نازانێت ئەو کەسش ئامۆژگاری پێ نازانێت یار بێ ڕۆژە لە ڕۆژان تۆ بنێرنەوە بۆنی ئەوە ناونێرنەوە ئەوە پێ بیا خۆ پێ نەبێ هەرە نێرنەوە تۆ بەڵگە ینی شانسێک هات پرسیار شانسی هاتوودە بەردەمەوە لە 150 شانسی ئەوە دەیە تۆ ئەنتەرڤینەکەی بەم فۆرمەی قامەرگی لە کاتێکی زووە تۆ پاسپۆرتەکە و پێ خەڵکی عێراقی بۆ نایسەرنێکی عێراقی بەڕاستی ئەوە ڕۆژانە پرسیار لە هەرومانەکەی سەو پیاوانە شارەزان کاکە بەڵگەم پێ پاسپۆرتم پێ ناوم نەگۆڕی وال نە هەرە لە هیچم نەگۆڕی و پێمە کاکە ناوەرە بینێرم کەسێ وجدی مێنێرە جا باسی پارەتان کرد ئەوە باسمان کرد کاک سەیدەوە ئاگادارە و پیاوان ئاگادارە من ریکۆردم لایە کە تەلەفۆنام گرم کاگارام تەلەفۆنمان کرد پڕکردنی فۆرمەکە داوای 1300 پاوان ئەمە لێرە من کۆمەڵ قسەیە بۆ کۆمەڵی کوردی خۆشمان بکەین لێرە ئەم خەڵکە بۆچی وای کردو بۆ شایەک دروست بوو بۆ نمونە 200,000 کەس بە یەکۆ فۆرمی بۆیەت چەند محامی لە وڵاتە هەیە چەند محامی کورد و عەرەبوانە هەیە فریان ناکەون کە فریان نەکەو لە مایان کا پڕکاتەوە پەنا بۆ ڕێوشکار یاسایی کەسی وەکو من و کاک سەید و ئەو پیاوە بەڕێزانە هێنن ئێمەش مەجاڵمانی هەرێکە بۆ شکارەوە خەریکی ئەم بۆ شایە لە چی دروست بوو ئەگەر بۆ نمونە لە هەموو شارە کەسێ بواە ئەگەر ببوایە بە پێی مەجال هەفتەی ڕۆژێکیش وایە جمعان وایە دووشەمان سێشەمان لە سنتەرێکە ئێمە بانگوازێکمان کردایە بۆ 30 نەفەرمان پڕکرایەتەوە 20 نەفەرمان پڕکرایەتەوە بەژەوەی مەسئولیاتی لەسەر بەڵێ لەو شارەی ئێوە ڕاستەکەی دەستان خۆش ئاگادارم لە هەندێشت بەڵام لە هەموو شارێ نەکرێ سوودی نییە ئەوجا لە هەموو شارێ من نێرمان نییە خۆ بەس پڕکردنەوە حساب نییە کاک گۆڤە ئەمە بێت نەخۆشیەکە دیاری بکرێت ئەنجام ببرێ عیلاج بکرێت بەڕاستی مشکلەکە لەوایە بۆشایە دروست بووە خەڵکێکی زۆر فۆنی بۆ هاتووە لایانی کەم 10,000 تا 15,000 کەس بۆ هاتووە هەموو ئەو کەسانەی کە ئەویشانەیە کە لەوە 10,000 کەس نەبن بە محامی و ڕاوشکار یاسایی ئەو خەڵکی چی بکات تەلەفۆنی بۆ محامی خۆی کردوە چێری مانگی 8 بێ بەڵام 15 یانی 2 مانگ دوای ئەوە تاریخ فۆرمەکە بەسەرچێت کارەسانی ئەگەر من و تۆ ئەو نەتوانین بە پێی مەجامەتیان بین مەجبورم بڕۆ ناو کەسانە و پارە زۆرە بدەین برادر هەیە ئەڵێ من محامی من ئەڵێ منە پرسیارانە پڕێکەمەوە بەندی یاساییە نووسم ئەسڵەن پێویست ناکە ئەو پیاوە لە ومان شارەزاتی بێ پێویست ناکە بۆچی ناتوانین دەڕێتە وڵاتەکەی خۆ دوو دیاڕی بۆ نووسی بۆچی ناتوانیت لە چیە ترسی کۆمەڵە شتە هیچ بەندێکی یاسایی ناوێ بینووسی ئیتر پەنابەریان بۆ گرتووە وتیان ئێمە لەگەڵ تابین تا کۆتایی لەوە چێ کاگنزار زۆرتر لەوە شارەزای یاسایی بێت ئەو کەسانی کە ڕاوشکار یاساین ئێمەمانن ئەگەر پلەبەندی هەیە 1 و 2 3 ئەگەر لیستەی نەخوێن بێ ئەسڵەن ناتوانێت چێتە مەحکەمە ناتوانێت وەکو بارستە بڕوە ناتوانێت یارمەتی بدا لە کۆمەڵە شوێن بەڵام ئەو برادرانە لیڤڵ یەکیان خوێندووەڵێ ئێمە لەگەڵ تابین 1970 نیشێتی ئەگەر هەرچی بە یەکی لیڤڵەشی نییە لیڤڵی سێبێ ئەوکەی جدی پارێزەرم لە بێرمینگامایە من پارێزەرم حتا کۆتایی لەگەڵ تام تا مەحکەمە و ئەوانە ئەسڵەن بووی نەچێت لە مەحکەمە وەکو بارستەیشکا کانزانەوەی لەوە شازاتە کەواتە ئەمە هەمووی جۆرێک لە خەڵەتانی بۆ پەنابەران کۆتایی قسەکانەوەی ئێمە چی بکەین وەکو کۆمەڵی کوردی وەکۆم بەڕێزانە ئێمە چیمان پێ ئەکرێ چارەسەرەکەی بخینە کۆتایی کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4